سێ گەنجی عێراقین لە دارستانەکانی نێوان هەردوو وڵاتی بیلاڕووسیا و پۆڵەندا گیریان خواردووە و چەندین جار هەوڵیان داوە بۆ ئەوەی خۆیان دەرباز بکەن و بگەنە وڵاتانی دیکەی ئەوروپا، بەڵام سەرکەوتوو نەبوون. پۆلیسی پۆڵەندا ئێمەی گەڕاندەوە بۆ بیلاڕووسیا، لێیان نەداین، بەڵام ئاو خواردنیان پێ نەداین. داواشمان کرد، بەڵام گوتیان بگەڕێنەوە بۆ ئەو شوێنەی لێوە هاتوون، بیلاڕووسیا. ئەم سێ کەسە وەک خۆیان دەڵێن هاوڕەگەزخوازن و لە ترسی کوشتنیان لەلایەن ملیشیاکان و ڕەتکردنەوەیان لەلایەن کۆمەڵگا عێراقیان بەجێهێشتووە و دەیانەوێت ڕوو لە ئەڵمانیا بکەن. ئەندامی یەکێک لە ڕێکخراوە مرۆییەکانیش دەیەوێت کەیسەکەیان بگەێنێتە دادگای ئەوروپی بۆ مافەکانی مرۆڤ. نزانم وێ چی بسەرێوانوەرێ هێویدارم بکاربن لە دادگەها ئەوروپیش بۆ مافن مرۆڤان پشتاوانیە بدەست بخن ژ بۆ کۆوە ئەو کۆچبەر وەرن پاراستن. چەند مانگێکە سنوورەکانی نێوان بیلاڕووسیا و پۆڵەندا بووەتە ڕێڕەوی سەرەکی پەڕینەوەی کۆچبەرانی نایاسایی بەرەو وڵاتانی دیکەی ئەوروپا، بە تایبەت عێراقیەکان. لەسەر ئەو سنوورانە تووشی چەندین ئاستەنگ دەبنەوە و ڕێگەی پەڕینەوەیان نییە، بۆیە لە دۆخێکی سەخت و سەرما بێ ئاو و خواردن لە دارستانەکان دەمێننەوە. لە ماوەی ڕابردووشدا چەند کۆچبەرێکی عێراقی لەسەر ئەو سنوورانە گیانیان لەدەستداوە.